بە حسابی منداڵ تەرمەکەی برایە پزیشکی داد کەسی دەرکەوت پشیلەیە. مام ڕەمەزانیش لە دوای 8 مانگ لە بێسەر و شوێنبوونی ئەمڕۆ تەرمەکەی دۆزرایەوە. سڵاوتان لەبێ. هەڵایەک نرایەوە گوایە تەرمی منداڵێک بە فرەدراوی دۆزراوەتەوە کەچی دوای پشکنین دەرکە و منداڵ نییە و دەستەی پشیلەیەکی مردارەوە بووە. دوێنێ ژینگە پارێزانی ئاکرێ هەستیان بە بۆنێک کردووە لە گۆڕستانی قەزاکە. وتەبێژی تەندروستی دهۆک دەڵێت ئەمڕۆ دوای ئەنجامدانینی پشکنینی پزیشکی دادی دهۆک دەرکەوتووە. ئەو بۆنە وازانراوە تەرمی منداڵێکی ساوایە دەرکەوتووە لاشەی پشیلەیەک بووە. لە کاتی پاکردنەوەی گۆڕستانی سەری گرێ لە قەزای ئاکرێ ژینگە پارێزان هەستیان بە بۆنێک کردووە. دوای سیرکردنیان لاشەیەکیان لە نێوکفتێکی سوور بینیەوە بردویانتە پزیشکی دادی. لەسەر ڕووداوەکە مەتین جەمیل و تەبێژی تەندروستی دهۆک بە 1964 وت ئەمڕۆ دوای دەرکەوتنی ئەنجامدانی پشکنینەکانی پزیشکی دادی دهۆک دەرکەوتووە تەرمەکە لاشەی پشیلەیەکە نەک منداڵ. دوای 8 مانگ لە بێسەر و شوێنبوونی تۆڕی ماسیگرێک سۆراغی هاوڵاتێکی بە تەمەنی خوڕماتووی ئاشکرا کردو. ئەمڕۆ پێنجشەمە تەرمەکەی لە ناو سەرچاوەیەکی ئاوی سنووری داقوق دۆزرایەوە. مام ڕەمەزان حەسەن هاوڵاتیەکە و تەمەنی 75 ساڵە. لە ڕۆژی 5/12/2024 لە ماڵەکەی خۆی لە خوورماتوو بە مەبەستی سەردانیکردنی کچەکەی بەرەو داقوق بەڕێکەوتووە، بەڵام گەشتەکەی بێگەڕانەوە بوو. حسێن ڕەمەزان کوڕی گەورەی مام ڕەمەزان و بە 1964 وت نیوەڕۆی ئەمڕۆ لەلایەن بنکەی پۆلیسی داقوقەوە ئاگادار کراینەوە لە بوونی تەرمێک و دوای گەیشتنمان بە شوێنەکە ڕاستەوخۆ ناسیمانەوە کە باوکمانە هەرچەندە تەرمەکە شێواو بوو، بەڵام هێشتا قەمسەڵە زستانەکەی لەبەر بوو. بۆ پێە لە وەرزی سەرما و زستاندا بێسەر و شوێن بووە. ئەمڕۆ پەنجا خێزانی سلێمانی بیرەوەرێکی تاڵیان بیرهاتەوە. ئەویش بێسەر و شوێنبوونی 50 گەنجی ئەو شارە بوو کە 40 ساڵ لەمەوبەر لەلایەن حکومەتی بەعسەوە دەستگیر کران و تاوکو ئەمڕۆ کەس نازانێت چارە نووسیان چی بەسەر هاتووە. پەنجا خێزانەکەی سلێمانی ئەمڕۆ چوونە بەردەم لیژنەیە کە لە بەغداوە هاتبوون بۆ ئەوەی نمونەی خوێنیان لێوەربگیرێت و دواتریش بەراوردی ڕووفاتەکان بکرێت و بۆ زانینی چارە نووسی منداڵەکانیان. مام حەمە ئەمین حەمەکەریم کە سوکاری یەکێک لەو گەنجانەیە بە شێوەیەک فرمێسک لە چاوەکانی دەهات ئەو کاتێک کە پەیامنێری 1964 خستە گریان و وتی لەوەتەی لە ساڵی 1985 چاوەڕێی برا 7 ساڵانەکەیەتی ئەوەندە دەزانن کە حکومەتی بەعەز دەستگیری کردووە، بەڵام تاوەکو ئێستاش نازانن چی بەسەر هاتووە. ماوەیەکی زۆرە قەزای چۆمان کێشەی نەبوونی شوێنی بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاکەیە. لەم چەند ڕۆژە شوێنێکی دابین کرد، بەڵام کاتێک فەرمانگەی ژینگەی سۆران شوێنەکەیان بینی دەرکەوت ئەوێش بە کەڵکی کۆکردنەوەی زبڵ و پاژماوە نایەت. ژینگەی سۆران لە دوای بەداداچوونێکی 1964 بۆ ئەو شوێنە نوێیە سەردانی زبڵخانەکەی کردو. هەژار ماهیر بەڕێوەبەری فەرمانگەی ژینگە دەڵێت ئەم شوێنە بە هیچ شێوەیەک بۆ زبڵخانە ناشێت. دەژڵێت یەکە ئیدارەکانی قەزای چۆمانمان ئاگادار کردوێتەوە کە پێویستە بە زووترین کات شوێنەکە دابخرێت و چیتر زبڵ و خاشاک لەوێ فڕێ نەدرێت، چونکە بەڕاستی ژینگەی جوانی باڵەکایەتی تێکداوە. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێک تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە 2 هەفتە لەمەوبەرێکێک لە قەسابەکانی هەولێر تووشی تای خوێن بەربوون بوو، بەڵام دیارە ئەمڕۆ تەندروستی جێگیرە و گەڕێنراوەتەوە ماڵەوە. برای قەسابەکە قسەی بۆ 1964 کردو و دەڵێت 2 هەفتە لەمەوبەر کاتێک کە داخلی نەخۆشخانە کراوە بارودۆخی باش نەبووە لەبەر ئەوەی کە ئەو دەرمانانەی کە پێویست بوو سەرەتا لە بەردەست نەبوو، بەڵام وردە تەندروستی باش بووە و چارەسەرەکانی تەنها لە ڕێگەی حەبەوە وەرگتووە. ئەمڕۆ دوا پشکنینی بۆ ئەنجام درراوە دەرکەوتووە کە ڤایرۆسەکە لە جەستەی نەماوە و ڕەوانەی ماڵەوە کراوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.